بزانین ئایا ئەی بێدینەکان ئەوانەی کە ڕجاتی ئەم ئیسلامە دەکەن بزانە مامۆستاکەی ئێمە کە محەممەدە صلی الله عليه وسلم ڕێزی لە ئافرەت زۆرتر گرتووە یاخود ئێوە لە ژیانیدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خێزانەکانی دەفەرمون قەت لە خێزانی خۆی نەداوە قەت ئاوایکی لە خێزانی نەکردووە ئەوە ئیسلامە بەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت هەر پیاوێک ئافرەتێکی باش مارە بکات ئافرەتێکی چاک نەک بە شەرتی قوڕ بە شەرتی مشتێ قوڕ و مشتێ خۆڵ ئەوانە ناڵێم چکە خەڵکی زۆری گیری خواردووە ژنی هێناوە بەبێ پرسیار وەڵام زۆر پرسیاری نەکردووە یاخود زۆر باش ڕوو لە خوا نەبووە تەماشا دەکەی بۆتە قوڕێک بووی پیاوەکەی بۆتە قوڕ یاخود ژنەکەی بۆتە قوڕ بووی هەر کەسێک ئافرەتێکی باش مارە بکات پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم ئەوە نیوەی دینەکەی نیوەی ئیمانەکەی بۆ کاملەکە ژنی باش نیوەی دین و ئیمانە بۆیە فەرمووی با لە نیوەکەی ترا تەقوای خوا بکە و لە خوا بترسێ کەواتە ژنی باش نیوەی ئیمانت بۆ کامل دەکا پیاوی باش نیوەی ئیمانت بۆ کامل دەکا بەڵام ئەگەر کەسێکی باش و ڕوو لە خوا بێت ئەگەر هەتا ئەو خێزانەی تۆ ئەو پیاوەی تۆ زیاتر ڕوو لە خوا بێ زیاتر بەختەوەرە بی لەگەڵیدا زیاتر دڵخۆشە بی لەگەڵیدا هەتا زیاتر دوو لە خوایش بێ زیاتر لەگەڵی بەدبەختە بیت بۆیە ئیسلام زۆر ڕێزی لە ئافرەت گرتووە کاتێک کە ئافرەتە و خێزانتە دەبێ ڕێزی لێ بگیرێت دەبێ حرمەتی لێ بگیرێ نیوەی ئیمانەکەت بۆ کامل دەکات بەڵام ناپلیۆن کە یەکێکە لە کەسە بەناوبانگەکان دەڵێ ئافرەت ئامێرێکە تەنها بۆ بەرهەمهێنانی مناڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ژن نیوەی ئیمانە ناپلیۆنیش دەڵێ ئەم ئامێرێکە تەنها بۆ بەرهەمهێنانی مناڵ بەس مناڵی ببێ وەک چۆن ئامێری شتەیە شەریکەکان هەمووی ئامێرە و شت بەرهەم دێنێ ئافرەتیش تەنها بۆ بەرهەمهێنانی مناڵە هیچ تر نییە هیچ شتێکی تر نییە دینی ئێمە پاکە دینی ئێمە ڕێزی لە ئافرەت گرتووە یاخود مامۆستاکانی ئەوان و پێشەواکانی ئەوان